هەولێر لەسەر یاریگای دووەمی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێزدەی خولی نایابی کوردستان پێشوازی لە ڕزگاری کرد. هەولێر زوو گورزی خۆی وەشاند و لە چرکەی 26 کارزان ساوڕ بە ئەسیستی فەرمانوریا گۆڵ یەکەمی تۆمار کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. هەولێر دەرفەتی گۆڵی دووەمیشی لە پێش بوو لە ماوەی تەنها یەک خولەک 3 جار مەترسی خستە سەر گۆڵی میوانەکەی سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. ڕزگاری بە دوای گۆڵی یەکسانیدا دەگەڕا لە خولەکی 27 سالم عامڕی ناوبژوان لێدانێکی سزای بۆ ڕزگاری ئەژمار کرد. بورهان قادر بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. نیوە یەکەمیش بەم یەکسانیە کۆتایی هات. لا نیوەی دوم هەردوو تیپ بە هەستیاریەوە یاریان دەکرد. کەمترین دەرفەتی گۆڵ بوونی هەبوو. ڕزگاری لەم دوو هێرشە هەوڵیدا ئەنجامەکە بە سوودی خۆی بگۆڕێت. سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. یاری بە یەکسانی گۆڵێک بۆ هەر لە یەکیان کۆتایی هات. لە گێمی یەکەم لە سەرەتای یاریوە تا تقریبان 15 خولەک بەڕاستی خراپ بووین. دوایەوە تا هاتی ناوکەشەوە یاریەکە یاریە باشمان کرد. دەستخۆشی لە یاریزانەکانەکەم ئەمانتوانی لە بەتایبەتی لە تۆپە جێگرەکانە گۆڵکەین. تۆپ جێگرمان زۆر بوو بەس هەنێجار یاریزان وایە مۆفەق نابێت لەو یاریە. من دووبارە و سێبارە دەستخۆشی لە یاریزانەکانەکەم بەڵێ دەرەوە یاریگای خۆمان هەولێر شتیپێکی باشە بەڕاستی 4-5 یاریە وا بزانم نەدۆڕاوە ئەوان شتیپێکی باش بوون دەستخۆشییان لێکم ئیشەڵا بۆ یاریەکانی تر بتوانین سێخاڵ یاری لە یاریگای خۆمانە بتوانین بەدەستی بێنین. وڵی پاش گۆڵەکەی مەکشاینەوە پاش گۆڵەکەی کە هێشتا زەختمان کرد بە دەماتوانین گۆڵی دووەمیش تۆمارکەین و هەزمەشمە هەبوو شەوتیەکەم شەوتی دووەمیش گەمەکە عاسێ بوو هەموو چوو ناوێک هەموو فەریق هەر بەو نقطە ئەوان بەو نقطەوە بن بەردەوام ینی لە لایەن باش نقطەک لە دەوری مەلعبی خۆیان زۆر باش بەڵام وەڵا ئێمە بەو نقطەی ڕازی نەبووین دەبای سێ نقطە یاریەکە بەدەست بین. شەوتی دووەمیش باش بین بەڵام احتفازمان نەکرد ناوخەزا دوور بین. بەم شێوەیە ڕزگاری بە کۆکردنەوەی 19 خاڵ بە کاتی لە خانەی سێمی ڕیزبەندی مایەوە. هەولێریش بە 15 خاڵ پاشەکشەی کرد بۆ خانەی نوێمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.